لە دوای پەکەوتنی پەرلەمانی کوردستانەوە وەک دامەزراوەیەکی شەرعی و نیشتیمانی هەوڵی حیزب و لایەنە سیاسیەکان بەردەوامە بۆ کاراکردنەوەی ئەو دامەزراوە شەرعیە لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیشدا لە پەرۆشی بۆ چارەسەرکردن و تێپەڕاندنی دۆخەکە بڕیاری مەرجی بێمەرجی ئەو دامەزراوە شەرعیە دراوە. یەکێک لە مەرجەکانی یەکێک لە خاڵەکانی سەرکەوتن بۆ بەرپاکردنی ڕێفراندۆم و بۆ دەنگی بەڵێ کاراکردنەوەی پەرلەمانە لە پەرلەمانەوە دەتوانین گەندەڵی نەهێڵین چاکسازی لە یاساکانە بکەین لە پەرلەمانەوە دەتوانین یاسایەک دەربکەین بۆ ڕێفراندۆم. ئەو پەرلەمانە کە کێشە سیاسیەکان لە ناو هۆڵی پەرلەماندا یەکلایی بکرێتەوە لە جیاتیەوەی لەسەر میدیاکان و دەتوانرێت هەر لە ڕێگەی کاراکردنەوەی پەرلەمانیشەوە میکانیزمەکانی باشکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و فەرمانبەران بگیرێتە بەر تا لەم ڕۆژەوە دەرەچەیەک بێت بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە دارایی و سیاسیەی کە ماوەی چەند ساڵێکە بەرۆکی ئەم هەرێمێک گرتووەتەوە. یەکگرتووی ئیسلامی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان پشوو درێژ بوون لەوەی کە هەوڵی گەورە بدەن بۆ یەک نزیکردنەوەی لایەنە سیاسیەکان و دروستکردنی یەک ڕێزی نیشتیمانی وەوە ئەوە تا بەرهەمی ئەو پشوو درێژیەی یەکگرتووی ئیسلامی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وا دێتە دی هەر ئەبێت دەسەڵاتی تەواوی پەرلەمانی کارا بکرێتەوە نەک تەنها پەرلەمانێکی کارتۆنی لەبەرەوەی کە ئەوە ڕەمزی حکومڕانیە لە هەرێمی کوردستانە هەر کەم و کورتیەک لە پەرلەمانە لەکەیەکی گەورەیە بە حکومڕانی هەرێمی کوردستانەوە. چاودێرێکی سیاسیش دەڵێت بۆ بیرکردنەوە لە ئەنجامدان و هەنگاونانی هەر بڕیارێکی چارە نووساس کەی پەیوەست بێت بە ئایندە و ئێسای هەرێمی کوردستانەوە دەبێت کە ئاراکردنەوە و خستنەوە سەرکاری دامەزراوە شەرعیەکان ئەرکی لە پێشینەی هەموو حیزب و لایەنە سیاسیەکان بێت لە کوردستاندا. پەرلەمان دامەزراوەیەکی تەشریعیە گرنگیکی گەورەی هەیە لەسەر ئاسی هەرێمی کوردستان و بەشێکە لە سومعی هەرێمی کوردستان لە ڕاستیە داخستنی پەرلەمان یعنی سومعی سیاسی هەرێمی کوردستانی ڕوشان لەبەرەوە پێویستەکە یعنی وکۆڵی قەرەبوو بکرێتەوە حاڵەتە و هەنگاو ببندرێ بەرەو سەرلانی کاراکردنەوەی پەرلەمان و ئەم هەنگاوە لە ڕاستیەکەی یەکێتی نیشتیمانی ئەینێ هەنگاوێکی زۆر باشە و هەمومان لەگەڵیان. ئەوەی شارەزایان و چاودێران باسی لێوە دەکەن و پێداگری لەسەر دەکەن و داوای دەکەن لە تێپەڕاندنی دۆخە سیاسی و دارایەکەی هەرێم و نەکرانەوەی گریەکوێرەی چەند ساڵی نێوان حیزب و لایەنە سیاسیەکان و باشکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیاندا تەنها زیندووکردنەوەی دامەزراوە شەرعیەکان و جێبەجێکردنی بڕگە و مادە یاسایەکانە لە دام و دەستگاکانی حکوومەتدا وەکو خۆی. گۆران سەینووری، گەلی کوردستان، سلێمانی.